لەسەر داخوازی براز و خۆشەویستم کاکە یاسین ئەو گۆرانیە بۆ چاناڵی یوتیوبی خۆمان دەستخۆشی بۆ مامۆستا یوبی سایزر باخی نارنجی توا تازه نو راسه اره باخی نارنجی بڵم تازه نو راسه اره نارنجەکانی توا گشتی پڕ دەسە اره قوربانە و باخە اره ئەو دارەی لێیە اره بێژن باخەوان توا ئەو باخە کێیە پەری پەری پەریگیان مەڕۆ سروەی دەم بەیان پەری پەری پەریگیان مەڕۆ سروەی دەم بەیان دۆسەکەی جارانی من گیان گیان خۆشمەوەی بەدڵ و بەگیان تۆ خۆشمەوەی بەدڵ و بەگیان سەد خۆزگا دڵیش خوا چەشنی دەست و پێ ئەرە سەد خۆزگا دڵیش ئەرە چەشنی دەست و پێ ئەرێ کاتێک ئاشکا ئەرێ هاتەوە جێ بەڵام نایتەوە جێ خۆی یاسەگیان ئەرە دڵێ کە بشکێ ئا دڵێ کە بشکێ پەری پەری پەریگیان مەڕۆ سروەی دەم بەیان پەری پەری پەریخان مەڕۆ سروەی دەم بەیان دۆسەکەی جارانی من گیان گیان خۆشمەوەی بەدڵ و بەگیان خۆشمەوەی بەدڵ و بەگیان ئەرێ ئەمیێوارەیە توا گەلێ دڵتەنگ بوو ئەرێ ئەمیێوارەیە توا گەلێ دڵتەنگ بوو ئەرێ لەبار ماڵتانە توا کردم هاتوو چوو ئەرێ تۆ کازانی توا بە تۆ خۆشحاڵم ئەرە بۆش دریگات بەستوە ئەرە ناپرسی حاڵم ئەرێ ئازیز گوناحە دای بەلای خواوە ئەرێ عاشق ماتڵکەی توا لە پشت دەرگاوە پەری پەری پەریگیان مەڕۆ سروەی دەم بەیان پەری پەری پەریگیان مەڕۆ سروەی دەم بەیان دۆسەکەی جارانی من گیان 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 خۆشمەوەی بەدڵ و بەگیان تۆ تۆ خۆشمەوەی بەدڵ و بەگیان هەرێ بەقاد بەرزایی خوا ئاسمان بۆ زەوی ئەرێ بەقاد بەرزایی خوا ئاسمان بۆ زەوی
ئەری خواگادارە ئەوە ئەو نەمخۆشەوی ئەری خواگادارە ئەرێ ئەو نەمخۆشەوی ئەرە خۆشەویستیاکە ئەرێ وەک نان و ئاوە ئەرە هەم هێزی ئەجنۆ تخوا هەم سۆمای چاوە پەری 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 گیان مەڕۆ سروەی دەم بەیان پەری 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 گیان 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 مەڕۆ سروەی دەم بەیان دۆزەکەی جارانی من گیان گیان پەری گیان خۆشمەوەی بەدڵ و بەگیان تۆ خۆشمەوەی بەدڵ و بەگیان